مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری پرۆژەی ڕۆشنایی فەرموودە ڕادەگەیەنێت بۆ 63 فرموودەی دووشەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحیم. سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێ ناوەڕۆکی کتێبەکە کە لە دەقی فەرموودەکە و واتای فەرموودەکە و مەبەستی فەرموودەکە پێک هاتووە بۆ تاقیکردنەوەکە داخیلە. 50 پرسیارمان هەیە لە 63 فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەمویان دووشەین. فەرموودەکان هەم فەرموودەکە داخیلە، هەم واتاکەی، هەم مەبەستەکەی. ئەبە شوێ بۆ مەبەستی بەدەستهێنانی کتابەکانی زۆر ئاسانە. پرزگەی مەڵبەندی خۆمان مەڵبەندی دەوروبەر کە لە بنەسڵاوەیە و هەروەها لە پرزگەی مەڵبەندی ناوشار. لەو دوو شوێنانە هەتا ئێستا بەردەست دەبێت دێن ناوی خۆیان دەنووسن و کتابەکەی دەبن. بەشداربوو لەسەری پێویستە ناوی خۆی تۆمار بکات. هاوکات پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردن و تاقیکردنەوەکەش لە ڕۆژی هەینی 24 حەوت ئەنجام دەدرێت. هاوکات لە ڕێگەی چەناڵی فەرمی پرۆژەکەشەوە ناونیشانی تاقیکردنەوەکە بڵاو دەکرێتەوە. ئەو پرۆژەیە بۆ سەرجەم چین و توێژەکانە لە هەرێمی کوردستان بە گەنج و پیر و بەتایبەتتر بۆ ئەوانەی کە جیلی نوێن بۆ ئەوەی لەڕێ ئەو فەرمودانەوە ئاشنای زیاتر بە ڕەوشت و ژیانی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام. لە 24 هەفتی 2026 تاقیکردنەوەکان ئەنجامەدرێ. دامان ناوە لە هەولێر لە شوێنێک کە دواتر ڕایەگەیەنین. پرۆژەکە وەک تەبەڕوک بە ژیانی پڕگوڵ و گوڵزاری پێغەمبەری ئازیز و تاجی سەر صلی الله عليه وسلم و بۆ تێکەڵبوون بە بۆن و بەرامەی ژیان و فەرمایشتە شیرینەکانی پرۆژەکە لە 63 فەرموودە پێک هاتووە و 63 خەڵاتیشی بۆ ئامادە کراوە. هاوشێوەی 63 ساڵ تەمەنی پڕ موبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هاوکات بۆ نزیک بوونەوە لەو شارە موبارەکەی کە ماڵی خودا و گۆڕی پڕنووری ئەوی تێدایە 30 گەشتی عومرە دابین کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.